کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە ئامادەکاریەکانی بەردەوامە بۆ ئەوەی کە لە وادی دیاریکراوی خۆی کە 11 ئەم ساڵە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە سەرجەم پارێزەکانی عێراق بەڕێوە بچێت. ئامادەکاریەکانی تاو کردەوە پێی ئەو خشتەی کارنامەیە کە لە ڕێکاری ئیدارەی کۆمیسیۆنی باڵا گرتووتە بەر لە هەفتەی ڕابردوو قۆناغێکی نوێ دەستی پێکرد، ئەویش تۆمارکردنی با بڵێن هاوپەیمانەتی و قەوارەکان بوو لەلایەن هێز و لایەنە سیاسەکان. لە ئێستادا پرۆسەکە بەردەوامی هەیە بۆ ئەوەی بزانین قۆناغەکانی پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە شوێ گەیشتووە. نەبەرد عومەر سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نایە زانیاری زیاتر و وردترمان پێدات. کاک نەبەرد سڵاو لێبێ، سوپاس بۆ دەرفەتە. ئەگەر پێیان بڵێ ئامادەکاریەکانی ئێوە وەکو کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی چاوەڕوانکراوەکەی ئەم ساڵی پەرلەمانی عێراق بە کوێ گەیشتووە لە چ قۆناغێکن؟ بەڵێ لە ئێستادا ئێمە ئامادەکاریەکانمان بەردەوامە وەکو ئاگادارن 26/6 داوادەی تەقدیمکردنی قوارە سیاسەکان و هاوپەیمانیەتەکان بوو. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان 315 کاندیدمان هەیە، لە هەولێر 109 کاندید خۆی بەربژارکرەوە بە لایەنە سیاسەکان و هاوپەیمان و تاکە کەسی. لە سلێمانی 144 لە دهۆک 61 کاندیدمان هەیە و هەروە ئێمە دوو مەقادی مکەوناتمان هەیە کە 10 کەس خۆی بۆ کاندید کردووە لە هەولێر و لە دهۆک. زۆر باشە. ئەدی قوارە سیاسی هێز و لایەن سیاسەکان چەند قوارە هاوپەیمانیان پێکەینەوە؟ بەڵێ ئەمە وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان نیمانە، بەڵام وەکو قوارە سیاسەکان لە 315 کاندیدیان هەیە کە بەربژێرن. زۆر باش. ئەو 315 کاندیدا چۆن ڕێکاریەکانیان دەگرنە بە ڕێکاریەکانی کۆمیسیۆن بۆ دڵنیا بن لەوەی ئەوانە دەتوانن مافی ئەویان هەیە خۆیان کاندید بکەن؟ بەڵێ ئێمە دوای ئەوەی کە ناوەکانمان وەرگرت و تەدقیقی ناوەکان دەکرێتن دەنێردرێت بۆ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی بەغداد و هەروە دەنێردرێت بۆ دەستەی نەزاهەی هەرێمی کوردستان، دەستەی نەزاهەی بەغدا و هەروە بۆ چێککردنەوە و بۆ دڵنیابوونی ئەو شاهدانەی کە تەقدیمیان کردووە دەنێردرێت بۆ جیهاتانەی کە شاهدەکان لێ دەرچووە بۆ تەزدیقکردنی شاهدەکانن. دوای ئەم وادەیە کە تەواو بوو ئیتر کە هیچ کاندیدێک کێشەی نەبێتن ئەنجومەنی کۆمیسیۆن هەڵستی بەم سادەقەکردن و هەر کاندیدێک ئەگەر کێشەی هەبێت ئەو لایەنە ئاگادار دەکرێتەوە کە هەڵسێ بە گۆڕینی کاندیدەکە. لە هەرێمی کوردستان چەند ینی هێز و لایەنی سیاسی کاندیدەکان ناوی کاندیدەکانی پێشکەش کردی و بەشدار دەبن لە هەڵبژاردننی داهاتوو؟ بەڵێ وەکو ئەوە لایەنەکان لام نییە ژمارەکە، بەڵام بە خۆتان ئاگادارن ینی ئەو حەزبانەی کە ڕۆژانە دەردەچێتن هەمووان بەڵێ. زۆر باش. کاک نەبەرد ئەی سەبارەت بە پێشکەشکردنی فۆرمی ئەوەی کە سەر سندوقی دەنگدان هاوڵاتیان تاکەی مۆڵەتە تاوەکو بتوانن فۆرمەکە پێشکەش بکەن و پێویستیان بە چەند هەزار کەس دەبێتن بۆ سەر سندوقی دەنگدان تاوەکو ئێستا چەند هەزار کەس فۆرمەکەی پێشکەش کردووە؟ بەڵێ وەکو ئامادەکاری تر بۆ پرۆسی هەڵبژاردن لە ئێستادا بەردەوامە فەرمانبەرانی سەرسندوق هاوڵاتیان دەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن تاوەکو 9 بەردەوامە. تاوەکو ئێستا نزیکەی لە هەرێمی کوردستان 95,000 کەس ناوی خۆی تۆمار کردووە، لە هەولێر 35,000 لە سلێمانی 35,000 و هەروەها لە دهۆک 25,000 کەس ناوی خۆی تۆمار کرا. ئێمە بەو کۆی گشتی کە پێویستمان پێ نزیکەی 42,000 فەرمانبەرمان پێویستە بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە. کاک نەبەرد ئەی قۆناغەکانی دوای ئەوە چی دەبێت تاوەکو دەگەینە هەڵبژاردنەکان یاخود تاوەکو دەگەینە بانگەشەی هەڵبژاردنەکان چەند قۆناغیت کە دەبینێت چەند ڕێکاری ئیداری ئێوە پێویستی بیگرنە بەر؟ بەڵێ دوای ئەم وادەیە بۆ خۆتان دەزانن کە کۆمیسیۆن ئێستا مڕەشەحەکان لە تەدقیقدانە کە ئەو وادەیە تەواو بوو و ئەنجومەنی کۆمیسیاران مسادەقەی کرد هەڵدەستن بە پێدانی ژمارە بۆ لایەنە سیاسیەکان. ئەمە دوای ئەم قۆناغە دەکرێتن و هەروەها ئەو فەرمانبەرانی کە لە ئێستا ناوی خۆیان دەنووسن بۆ فەرمانبەری سەرسندوق بە هەمان شێوە کە ئەم وادەیە تەواو بوو کۆمیسیۆن هەڵدەستێ بە قوڕاکردن دابەشکردنی ناوەکان بۆ سەر بنکەکان و هێزگەکانی. نەبەرد عومەر بەڕێبەری دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سۆما ئەمە ئەو زانیاریە من کە میوانەکەم ئاماژەی بۆ دە تاوەکو ئێستا 315 کەس ناوی خۆیان تەقدیم کرد و پێشکەش کرد بۆ کاندید بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بەشداری بگەن و کاندید بوون. لە ئێستاشدا کۆمیسیۆن ڕێکاریەکانی وایە کە ئەو 315 کەسە ینی لە وەزارەتی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان و دەستی دەستپاچی ناوەکانیان دەنێردێتە ئەو شوێنانە بۆ ئەوەی کە دڵنیا بن لە ڕابردوو پاچیان بۆ ئەوەی بتوانن لە کاندید بوون بەردەوام بن.